ئەم تراکەش داواکاری نامە گۆرانی خۆشەویست، نامە گۆرانی ئەزیز ڤیدۆ گوڵزار داواکاری خۆتی ئەم گۆرانەیە پێشکەشی بێت پێشکەشی بێت بۆ چاوەکانی حاجداری خۆشەویست و بۆ کاکە عومەر کوردی ئەزیز هەر بشی پێشکەشی و دوو برا ئازیزە بێت پێشکەشیان بێت. عزیزم کارات بێوەفای بوو، عزیزم کارات بێوەفای بوو، ئێمە قەرارمان کەی جودای بوو، ئێمە قەرارمان کەی جودای بوو، نە شەڕمان بووە نە دڵگرانی، نە شەڕمان بووە نە دڵگرانی، کەوتۆتە بەینمان کار پەشیمانی، کەوتۆتە بەینمان کار پەشیمانی. یاران وەسیەت بێ ئەمە بێلاتان، یاران وەسیەت بێ ئەمە بێلاتان، هەرچەند کەوتوویتان دوورە وڵاتان، هەرچەند کەوتوویتان دوورە وڵاتان، هەی نە شەڕمان بووە نە دڵگرانی، نە شەڕمان بووە نە دڵگرانی، کەوتۆتە بەینمان کار پەشیمان، کەوتۆتە بەینمان حاجی دیاری کار پەشیمانی. بۆ چاوەکانی حاجداری خۆشەویست و کاکە عومەر کوردی سڵاوی لێ بێت ئەو دوو برا ئازیزە پێشکەشیان بێت. بژی و نەرگە ئاخا خوداخداخ هەرێک لەلایە، ئاخا خوداخداخ هەرێک لەلایە، کافری سەرکێ و هەرێم گیان ڕەحمی پێم نایە، گاوری سەرکێ و ڕەحمی پێم نایە، کارێ من کردم لەگەڵ تۆ سەوزە، کارێ من کردم لەگەڵ تۆ سەرە، هیچ کەسیش نەیکرد بە حەسرەتەم زە، هیچ کەسێ نەیکرد هاوکارم، نە شەڕمان بووە نە دڵگرانی، نە شەڕمان بووە نە دڵگرانی، کەوتۆتە بەینمان کار پەشیمان. بۆ چاوەکانی حاجداری خۆشەویست و بۆ عومەر کوردی خۆشەویست سڵاو لەو دوو برایە پێشکەشیان بێت. های بژێ شربێ لە داخی تەرکی نەزەریکەم، شربێ لە داخی تەرکی نەزەرکەم،
رويني برو رولا سحراكم رويني برو رولا سحراكم دين شرمان بوا ندل قراني شرمان بوا ندل قراني كوتو تبين مان كارفة شمان كوتو تبين مان كارفة شماني ئەمەش بۆ دوو پیا خۆشەویستە حاجداری خۆشەویست و کاک ئەحمەد کوردی ئەزیز جاران هەبوو شتێ جوان نێوان ئێمە کە یاوە بوو جاران هەبوو شتێ جوان نێوان ئێمە کە یاوە بوو بڕیار بپێکەوە پیر بین ئەو دووریەت بوو نەبڕایەوە شكي جاراني هاي بشيونان قربان ابم او شيلم لما نبسو بنجر خوشاويستي خوشاویستیم نازانی تو فێریا دەردات کردم ئاکا ڕۆژێ لە نێو بەمۆ بەداخی دۆسەوە مردم ئاخ 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 داخەکەی گرانێ شكي جاران روي سراكي سرقريدان هاي بشي سربية تربية نمشي شيلا ضلكم تويلي مري شوتا بياني ناس روي شيلا ضلكم تويلي مري شوتا بياني ناس روي داخو شيري فرادكم كمين لقام تودابني